زۆر جار ئێمە سەرسام دەبین بە وڵاتێکی وەکو ئەمریکا کە حکومڕانیەتی هەموو جیهان دەکە تا ئەندازەیەک دەسەڵاتداری گشتی ئەمڕۆ لە ساحەکە و لە مەیدانەکە ئەمریکایە باشە بەڵام سەیرەکەی لە بەرامبەر دەسەڵاتی پەروەردیگارە دەستەپاچەیە باشە سێ ئاگری گەورە کە بەشێک لە شارەکانی ئەمریکای گرتوتەوە بۆی کۆنتڕۆڵ ناکرێ کە دەڵێن زیاتر لە 200 ساڵە ئاگری ئاوا ڕووی نەداوە سەری هەڵ نەداوە بە شێوازێکی ئەم تۆیە ناوی لێ دەنێن جەهەنەم و دۆزەخی سەرزەوی کە ئینسان هەردیمەنەکان و ڤیدیۆکان و ڕسمەکان دەبینێ لە شوێنی خۆی دەتۆقێ و دەپسێ دەڵێ پەروەردیگارە ئاگرێکی دنیا ئاوا بێ دەبێ ئاگری دۆزەخ چۆن بێ ئەوە لە کاتێکایە کەوا تڕامپ دەیگوت دەبێ غەزە بکەم بە دۆزەخ و بە جەهەنەم ئەگەر نێت و دیلەکان بەرنەدا ئەگەر دیلەکان لە جوولەکەکان لە ئیسرائیلەکان بەرنەدا دەیکەم بە دۆزەخ و بە جەهەنەم بەڵام پەروەردیگار وڵاتەکەی کردووە بە جەهەنەم و بە خەڵۆز بە ڕەژوو کە ناتوانێت کۆنتڕۆڵیکە ئەوە دەبێ بزانین ولله جنود السماوات والأرض وكان الله عزيزا حكيما پەروەردیگار لە سوڕەی الفتح لە ئاەتی حەوت فەرموویەتی هەرچیەکی لە ئاسمانەکان و لە زەویدایە جوندی و سەربازی پەروەردیگارە هەمووی سەربازی پەروەردیگارە ئیتر بایێکە بارانێکە گەردەلوولێکە ئاگرێکە تاوەکو مێشولێکە گشتی سەربازی پەروەردیگارە و پەروەردیگار زاڵی کار بەجێیە وما يعلم جنود ربك إلا هو پەروەردیگار لە سوڕەی المدەثر لە ئاەتی 31 دەفەرمێت جوندی و سەربازەکانی پەروەردیگار هیچ کەسێک ڕێژە و ژمارە و ئەندازەیان نازانێت تەنها پەروەردیگار خۆی نەبێ دەکەواتە کەسێک ئەمڕۆ لە ساحەکە و لە مەیدانەکە کەوا پاڵەوانی ساحەکەیە هەرچەند قووەت و چەکی ئەتۆمی هەبێ هەرچەند سەربازی زۆری هەبێ بەڵام قووەتەکەی ئەندازە و دیاری کراوە سەربازەکانی دیاری کراوە بەڵام سەربازی پەروەردیگار چی لە ئاسمانەکانە چی لە زەویە چی لە بەڕە چی لە بەحرە چی ئەوەی دیارە چی ئەوەی نادیارە هەر پەروەردیگار بۆ خۆی دەزانێت إن بطش ربك لشديد زەبر و پەلاماردان و سزا و عقابی پەروەردیگار زۆر توند و بە ئێش و بە ئازارە پەروەردیگارە بە لوتف و کەڕەمی خۆت چۆن ئێش و ئازار چۆن خەم و خەفەت و فرمێسک و چۆن خوێن ڕێژیان دووچاری مەملەکەتی مسلمانان کرد یا رب العالمین تۆڵەی مسلمانانیان لێ بکەیەوە تۆڵەی مسلمانانی غەزەیان لێ بکەوە یا ئیلاهە العالمین یا رب العالمین قووەتی خۆتمان پیشان دەی لەسەر ئەم دنیایەدا یا رب العالمین تۆڵەی ئەو هەموو مسلمانانەی غەزە لە ئەمریکا بکەیتەوە کە سەرەکی و کەوا سەرچاوەی هەموو شەڕ و شۆڕەکە تاوەکو دەگاتە جوولەکەی زاهر